بەڕێزان بەردەوامین ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕووداوێکی گرنگە بوو، کۆنفرانسێکی زۆر گرنگە بوو. 4 ڕۆژ دەخایەنێ کۆنفرانسەکە لە وڵاتانی ناوچەکەوە، لە وڵاتانی عەرەبیەوە، لە جیهانەوە ژمارێکی زۆر میوان لەم کۆنفرانسە بەشدارن. 4 ڕۆژ دەخایەنێ کۆنفرانسەکە. کۆنفرانسەکە تایبەتمەندیەکی بوو کە یەکەم ڕۆژی تایبەت کرابوو بە پرسی ژنان و خانمان و کچان. گفتوگوی ئەم کۆنفرانسە دەکەیت، میوانێکمان هەیە. هاتو سلوە دمناتی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی سۆشیالیست هێزی گەلی مەغریبی، هەروەها ئەندامی پەرلەمانی ئەو وڵاتەشە لەسەر هەمان حەزب. هاتو سلوە سڵاو لێبێ، بەخێربەی، بەخێربەی بۆ کوردستان، بەخێربەی بۆ سلێمانی. لە تێنەوە لە سلێمانی جەوی سلێمانی چۆن بوو؟ سەرەتا من زۆر سپاسان دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنەوە بۆ ئەم دەکرد پێویستە و هەروە بۆ ئەم بانگێشە کوردستانێکە کراوە. لە ڕاستیدا دەتوانم بڵێمە سەر یەکەم سەردانمە بۆ سلێمانی کە ببینم ئاوا زۆر بەو شێوەیەدا گەشەی کردووە و زار بەرەو پێشەوە ڕۆیشتووە وە کەسانێکی زۆر باشین کە میوانداریەکی زۆر تایبەتیان هەیە، ئاشتی و سەلامەتێکی تایبەتی تێدا هەیەوە. چەندین شوێنی مێژووی هەیە کە هەمووان شانازی پێدەوە. هەروەها ئێمە چەندین شوێنمان بینیوە سەردانی چەند شوێنمان کردووە کە خەڵکی سلێمانی ناڵانیانە لە مێژوودا بەدەستێدا و هەروەها هەموو ئەو شتانی تر کە ڕوبەڕووی کورد و کوردستان ڕوبەڕووی بۆ دێتەوە هەموو ئەو قوربانیانی کە داویانە و ئەو قوربانیانەوەی کە لە پێناو سەروەری خاکەکانە دێدرا و بۆ ئەوەی کە بتوانی هیوایەکیانە بێ بۆی کە بتوان داهاتوێکی باشتریانە بێ کە بتوانەوەیەکی باش بە ئاشتی سەلامەتی تێدا بژین کە کورد و لە کوردستاندا بژین. و دەتوانم بڵام هەرێمی کوردستان گەشە پێدانێکی زۆری بەخۆیەوە بینیوە و زیاتر بەرەو پێشەوە سەرکەوتنی زۆری بەدەستەوە و لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بەرەو پێشەوە ڕۆیشتۆتەوە. ئێمە وەکو خۆمانی وەکو عەرەب پێکهاتەی عەرەب هەمیشە هاوبەشی و هاوپەیمانیان بووین و بێکۆ کارمان کردەوە. مەغریب هەمیشە لەگەڵ هەرێمی کوردستاندا هەوڵی داوە کە پەیوەندیەکی باشی هەبێ کە بتوانێت زیاتر ئەوەی بێتەوە بتوانێت ئەزموونەکان بگۆڕینەوە و بتوانین بیر و بۆچوونەکانمان بگۆڕینەوە و بتوانین. من نامێ کە لێرە باسی هەموو نەهاماتەکانی ژنان بکەم، بەڵام دەمەوێت دەتوانم تەنها دەمەوێت باز لە ئەو بەخێرهاتنە بکەم لەو جوانیی کە بینیم لەو ئاشتەی کە لە بەردەمەوە بتوانی ئەو لە پرساوانەی کە لەسەر شەمە کە بتوانی کاری زیاتری بکەین و ئەمانە ڕۆڵیان هەبووە کە بتوانم کۆمەلگای زیاتر بەرەو پێشەوە بڕەوە و کاریگەری لەسەر بڕیارە بێ و لە ڕووی ئابووری و دارایی سیاسی شۆ پێشکەوتم بخۆ. ئاشنای قوربانیدانی گەلی کورد بوون بە تایبەت خانمان ئەوەی کامڕۆ شانەسان لە کۆنفرانسەکەشدا باسی کرد. ئەگەر پێشتر جیهان بەدەنگ باتایە لەسەر ئەو قوربانیدانی گەلی کورد، ئێستا جیهان و هەموو شەڕ و کوشتاری بەخۆوە نەدەبینی. لە ڕاستیدا دەتوانم پێتان بڵێم ئێمە پێشووتریش لەو جیلە بوون کە باسمان لە نەهامەتیەکانی کوردیان بۆ دەگەڕاینەوە و کە باسییان لەوە دەدەکە کە چیان بەسەردادەوە کە من ئەو کاتە مناڵ بووم لە باوکم و براکانەوە دەویست و لە هەواڵەکانەوە کە چی بەسەر کورد هاتووە و چیان لێکردوون و ئەو نەهامەتیانی کە بەسەریانە هاتووە. و ئەوەی کە بینیمانە کە لە شاخەکانە کاریان دەکرد و ڕوبەڕووبوون ستەم بۆ بنەوە، بەڵام لە دوایە هیچ کەمان لەوە نەزانی و هەواڵەکان لە ئێمە دوور خرانەوە. ئێمە دەزانین بەڵێ دەزانی چی ڕوویداوە و ئەوەی لە هەڵجا ئەنفال و ئەمانە کە ڕوودا، بەڵام ئەوەی کە بتوانین بە وردەکاری بڵین ئاگامان لەو کارانە بێ شتێکی وامان بەرپشتگوێ دەستکەوتووە، شتێک نەبوو کە بڵم
بەڵام زۆر بڵاو بێ لە ئەوەی میدیای عەربی بەخۆیەوە مەشغوڵکە بەڵام سپاس بۆخوا لە ئێستادا هەرێمی کوردستان بەرەو سەقامگیر بڕوە بە داوای لەبوونەوە کە ئێستادا لە ئێستادا کێشەی تر دەرەوزبێتەوە و دوای ئەوەی کە لە دوای بەهاری عەربی و وەکو بەهاری عەربی کە زۆرێک لە شوێنەکان ناوی پێدا دەڵێن کێشەکان ڕووی کردوێتەوە هەرێمی کوردستان و کاریگەری لە قەزای کورد و لە ناوچەکەدا کردوێتەوە بۆیە من دەتوانم من لە ناخی دڵمەوە دەڵێم زۆر سەرسام بووم بۆ و سەقامگیرەی کە ئەمڕۆ لە سلێمانی بینیم بۆ و ئاشتگەی کە لە شاری سلێمانی بینیم سەرڕای ئەو هەموو ناغۆچەوەی لە هەڵەبجە بینیم بۆ بەرەو پێچەوە بەڵاستێمە دڵخۆشی کردم ئەم بەرەو پێشوونانە مایشانازیە بۆ گەلەکەی و دەتوانم پێ بڵێم کە بتوانێت سەوتی گەلەکەیان بکەنە بۆیە ئێمە لە ئێستادا هەوڵماندا کە بتوانین لە سەردانەکانماندا لە کارێکم بتوانین کاری زیاتر بەڵێ ئێمە ئەوەی کە بینیمان دەتوانم بڵم وێنەیەکی زۆر جوانی سلێمانی کردا بەرچاومان و هەوڵمان داواکە لە هەرێمی کوردستان کاری زیاتر بکەین. کنفرانسەکە چۆن بوو کۆنگرەکە چۆن بۆ هەموو کەسایەتی لە ناوچە جیاوازەکانەوە لە وڵاتانی جیاوازەوە هاتوون لێرە کۆبوونەتەوە چۆن بوو یەکتان دەبینی گفتوگۆی چیتان دەکرد پێشنیارتان چییە؟ دەتوانم پێ بڵێم ئەمڕۆ ئەم کۆنفرانسەی ئەمڕۆ کە سەبارەت بوو بە ژنان کۆکە ڕێکخراوی سۆشە و خانمی یەکەم تێدا وتارێکی تێدا پێشکەر کردووە ئێمە خۆشحاڵ بووین بە هاتنەکەی ئەمە دەبوونی بەڕێزیان لە کۆنفرانسەکە لە یەکەوە هاتنی ژمارێکی زۆر لە سەرۆکەکان و لە پرسراوەکان و لە وڵاتانی عەربی و ئەوروپی و ئەمریکی و ناوچەکانی ترەوە لە ئاسیا و لە ڕێکخراوەکان و لە بەرازیل و لە ئەمریکا هەروەها لە ئامادەکارەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو ئەمانە باسم لاوە کرا لە کۆنگرەکەدا و لەو کۆنفرانسەدا باس لە کێشەکانی ژنان و نەهامەتیەکانیان و بیر و بۆ چوون گۆڕینەوە و تاتوێکردنی ئەوانەی کە هاتوونە بەردەمژان و هەروە ڕەوش کاریگەری ڕەوشە سیاسی و ئابوووریەکان لەسەر ژنان بە هەموو کە باسی قەزەیە کراکاویش قەزەی ژنانی عەرەبە کە بەرەوە هەروەها قەزەی ژنانی کوردەکە ئەوانی هیچ لە نەهامەتیەکانی ژن و ئەمانە نەهامەتیانە زۆر مێژووین و زۆر کۆنن بۆیە لە ئێستادا ئەو بەڕێز ڤیانخان کە بەڕێزیان بۆنەکانی ڕێخست بوو سوپاسی هەوڵەکانی دەدەکەین بۆ ئەو کارانەی کە کردویان بۆ ئەوەی کە بتوانێن کارێکی هاوبەشە بێت لە نێوان لیژنەکاندا بۆ ئەوەی بتوانێن کارێکی زیاتر بۆ ژنان بکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی و ئاڵنگاریانە ببنەوەکە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە کۆبوونەوەکانمان بۆ باسکردبوونەوە بۆیە دەتوانم پێتان بڵێم کە ئێمە ئەم باسانەی کە تر ئەو تاوتویانەی کە تێدا کرا باز لە کێشەکانی ژنان کرا بە شێوەیەکی گشتی و ئێمە باسمان لە ئەزمموی هەمووەکن ئەزمموی ژنانی مەغریب و ژنانی شوێنەکانی کرد کە بتوانین بپەیوەندیەکانمان زیاتر بەرەو پێشەوە بڕوین وەز بتوانین ئێمە وەکو خۆمان نوێنەرای ژنانی مەغریبی هەوڵمان کە بتوانین ئەزمموی ژنیانی خۆمان بۆ ئەمان بگەنەوە کە بتوانین نەهامەتیەکانی دایکانی مەغریبی و ژنانی مەغریبی وگەنەوە کە بتوانین و هەروەها کە چەندین کەسی تێسەبار بە ژنانکە لێساکرا بۆ ئەوەی ئەمە وەکو خۆمان پانتایی گفتوگۆکانمان سەبارە بە ژنان فراوانتر کرد بۆی کە بتوان زیاتر لە گفتوگۆی لێ بکرێ بکە بۆی زیاتر ڕوبەڕووی ئەو ناخۆشیانە ببینەوە کە دێتە بەردەمی ژیانە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بۆیە دەتوان بڵم ژنان لە هەندێک باردا تۆزە لاواز دەردەکەون لە ڕوبەڕووینەوەی هەر لە بابەتەکان لێرە لە هەرێمی کوردستان فرێژنی هەر قەدەغە کراوە بە یاسا
نەخێر نەماوە بەڵام لای ئێمە ڕێگا پێدراوە بەڵام بە پێی یاسا لای ئێمە ڕێگای پێدراوە کە بتوانێت ژنی دووەم بهێنرێ بەڵام ژنە دەتوانێت لە کاتێ ئەو لەو کاتەدا دەتوانانی یاسا سکاڵا تۆمار بکە. ئەو مەرجانی کە بۆ ئەوەی دانراوە لە ڕووی داراییەوە لە ئێستادا ڕێگا بۆ نەدەکە کە پیاوان بتوان دوو ژن و سێ ژن بێنێن بەڵام هەندێک جارگوێی نایێنێت و هەرگوێ بەسەر ئەو شتانە شاتێپەڕن و بۆیە دەبێت بەڵام ئێمە ئەومان کرد ئەوەی کە بتوانین باسی لێوە بکەین و سەرڕای ئاڵنگاریەکان و کە بتوانین لە ڕووی شەرعێتیش کارێک گودۆزینەوە کە ڕێگری لەم بابەتە بکرێ بۆ ئەوەی چیتر درێژەی پێنە درێت و نامەتی ژنان کۆتای پێ بدرێت. کوردستان ڕۆڵێکی کارایانێ لە پۆستان ینی ناوەندی بڕیاران لە ئەنجومەنی نوێنەرانان لە پەرلەمانان ینی چۆنی دەبینی ئەمە؟ دەتوانم پێتان بڵێم ژنانی کوردستان لە دوای ئەو هەموو نەهامەتی کە بینیانادا لەو مێژوویە کە بینیاتە بەڵام توانیانە زۆر بە بەهێزانە بێنەوە پێشەوەەوە بتوانین لە هەموو شوێنەکاندا خۆیان بچەسپێن و کاری خۆیان بکەنەوە بڕیار دەربن. دەتوانم بڵێم ژنانی کوردستان هەلێکیان داوە بۆ ئەوەی کە بتوانن ببنە نوێنەرێ بۆ ژنانی ترکە بەردەوام من لە قوربانیدان و ڕێگانەدەن بە پیاوان زۆر شت هەیە بیکەن و مافەکانیان پێشێل بکەن ئەوەی لە کاتاوتێکردین و لە گفتوگۆکانێکردن لە پارێزگای سلێمانی ئەو گفتوگوانێک کە لەگە ژنان کردومە لە ئێستادا دەتوان بێ ژنان لە ناوەندی بڕیاردانەکاندان وە کاری باش بەرەوە دەبن بۆ و هەروەها زۆر کەسی تریشم بینیوە لەوە زۆر و لە هەڵبژاردنەکاندا بەدەبوونیانەیە و ئەو لە ئێستا ژنێک پارێزگاری هەڵەبجەیە و ئەمانە هەمووی بابەتی گەورن و وای کردووە کە ژنان کە بتوانن ژنان پێگەیەکی باشانە بێ بەرامبەر بە پیاوان. سەلوە دەبناتی هەندامی مەکتەبی سیاسی پارتی سۆشیالیستی هێزیگەری مەغریبی سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت، سپاس بە خێرهاتی بۆ سلێمانی، بە خێراتی بۆ کۆنفرانسەکەش، بە خێراتی بۆ کورسات. خۆشەویستان بە یارمەتی ئەو کاران بەرنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەن و کاتێک خۆشخواتان لەگەڵ.